بەڕێزان بۆ ڕوونکردنێ زێدەتر لەسەر چاوانیا سەرەدەریکردن دەگەل جڤاتا شورا یا هەرێما کوردستانێ دیسان ji karêxistina پەرلەمانî û piştgirêdan bi civata şûra leşîna Parlemanê Kurdistanê niha li serhêla telefûnê Telar Latîf endama Parlemanê Kurdistanê ji feraksiyona Yeketiya Niştimaniya Kurdistanê gelme de Telar xan em kate weş. هەموو کاتێکتان باش زۆر سپاس. بەڵێ تەلار خان سەرەتا پرسیاری یەکەم لەوە دەست پێ بکەم لە 15 ئەم مانگەوە یاسای دژە تیرۆر ماوەکەی کۆتایی دێت یعنی لە دوای 15 مانگەوە هەرێمی کوردستان ئەکەوێتە چ دۆخێکەوە یاخود هێزەکانی دژە تیرۆر بە چی یاسایەک ئەتوانن کار بکەن؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ سەبارەت بە پرسیارەکە و دوو یاسا هەیە لە ئێستاە وادەکەیان تەواو ئەبێ یەکێکیان یاسای تیرۆرە ئەوی کێشیان یاسا بەکرێدانە هەردوو یاساکە دوو یاسای گرنگن پێیوەستن بە ژیانی خەڵکەوە یەکێکیان لایەنی ئەمنیەکەیەوە دووەمیشیان پێیوەستە بە لایەنە کۆمەڵایەتی و ڕێخستنی هاوسەنگی نێوان خاوەن مڵک و کرێچی سەبارەت بەوەی دژە تیرۆر ڕاستە ئێستا یاساکە وادەکەی تەواو ئەبێ بەڵام پێویستەکە پەرلەمانی کوردستان وادەکەی بۆ درێژ کاتەوە هەتاو ئەو کاتی ئێمە کارمان بۆ ئەوە کرد کە پرۆژە یاسایەک بۆ هەمارکردنەوەی یاساکە دابنین ئێمە چکە چەندین سەرنج و تێبین هەیە لەسەر خودی یاساکە بەڵام بەداخەوە بەهۆی بەخستنی پەرلەمانی کوردستان بە بڕیاری سیاسی پارتی دیموکراتی کوردستان کارەکان بە ئاراستەیەکی کە بۆ ئاراستەیەکا بوو کە ئێستا پەرلەمان پەکی کەوتووە و ناتوانین کار لەسەر ئەو یاسایانە بکەین بۆیە ئێستا ئەو یاسایە ناتوانێت وادەکەی درێژ کرێتەوە لەبەرەوە لە کاتی نەبوونی ئەو یاسایە پەنا ئەبرێ بۆ یاسای سزادانی عراقی بەڵام لە بەرگە و مادەکانی ئەو یاسایە و سزاکان کە هاتووە لەنا ئەو یاسایە بەڕاستی نابێ بە ڕەدعێ بۆ کەمکردنەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم دۆخی ئێستای هەرێمی کوردستانە بۆیە گرنگە کار لەسەر کاراکردنی پەرلەمان کرێ بۆ ئەوەی بتوانین کار لەسەر ئەو یاسانە بکەین کە لە خزمەتی پاراستنی ژیانی هاوڵاتیانەیە. بەڵێ کەواتە ئەنجومەنی شورا ئەوەی کە ئێستا هەوڵێک هەیە پەنا بۆ ئەنجومەنی شورا برێت بۆ درێژکردنەوەی وادەی ئەم یاسایانی ئەنجومەنی شورا ناتوانێت ئەم بڕیارە بات؟ بە هیچ شێوەیەک دەرچوونی یاسا هەموارکردنەوەی یاسا درێژکردنەوەی وادەی یاساکان دەرچوونی بڕیار لەسەر لە کارخستنی یاساکان ئەمان کاری پەرلەمانی کوردستانە و ئەرکی پەرلەمانی کوردستانە و تەنها پەرلەمانی کوردستان ناتوانێت کار لەسەر ئەوانەکە ئەنجومەنی شورا بە هیچ شێوە ناتوانێت و هەر کارێک لەو جۆرە بکە هاوشێوەی بڕیاردان لەسەر ئەو وادەی سەرۆکی هەرێمی پێشووی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی نایاسایی ئەو بڕیارەیەشیان داوە کە بڕیارەکە بڕیارێکی ئیلزامی نیە تەنها بڕیارێکی ڕاژکاریە و لە دەرەوەی یاسایە هاوشێوەی ئەو یاسایە دەبێت بۆی هیوادارین ئەنجومەنی شورا بێلایەنی خۆی بپارێزێ و کار لەسەر سەروەری یاسا بکە و ئەوەندەی کار لەسەر ئەو نایاسا ناکەن کار لەسەرەوە بکەن قسەیان هەبێ لەسەر کاراکردنەوەی پەرلەمان چونکە لێدان لە پەرلەمانی کوردستان و پەرخستنی پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەمە نەبۆتە هۆکاری هەر بڵین پەرلەمان پەکی کەوتووە و کاری دەرچوونی یاسا بڕیارەکان پەکی کەوتووە کاری چاودێری پەکی کەوتووە بەڵکو بۆتە هۆکارێکیش بۆ لێدان لە ئەزموونی هەرێمی کوردستان بۆ لە کەدارکردنی ئەزموونی هەرێمی کوردستان بەتابەتی لەم دۆخی ئێستای هەرێم کە دوای 25 ساڵ بەداخەوە کار لەسەرەوە کراوە پەرلەمانی کوردستان پەکراوە کە بە هیچ شێوەیەک لە هیچ دۆخێکە ئەوەن دروست نەبووە بەتایبەتی لە شەڕی ناوخۆشە هەمیشە پەرلەمان بۆتە مەرجع بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان لە کاتی ڕێپێوانەکانیانە لە کاتی مانگرتنەکانیانە پەنا بۆ پەرلەمان برن بەڵام ئەوەی لە ئێستاە بەداخەوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەو بڕیارە سیاسێتەوە بڕیارێکی زۆر نایاسایی و زۆر نەئاساییە هیوادارین ئەنجومەنی شورا نەچێتە ژێسایی ئەو بڕیارە نایاساییانەوە. بەڵێ تەلار خان ئاماژە بەوە کرد کە بڕیاری ئەنجومەنی شورا بڕیارێکی ئیلزامی نییە بەڵام ئەوەی بینیمان لە ماوەی ڕابردووە بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی شورا بڕیارێک دەرکرد ئەم بڕیارەش کرا بە بڕیارێکی ئیلزامی ئەنی ئەمەش هەر وەکو ئەمە بەڕێ ناکرێ؟ ئەوەی پێشووتیش بە هیچ شێوەیەک بڕیارێکی ئیلزامی نەبووە هەر لە سەرەتا ئاراستەکردنی بەڵام لە ڕووی واقعەوە کرا بە بڕیارێکی ئیلزامی ئاخر شتی کە بڵی واقعی جیاوازە لە گەشتی یاسایی ئەوە ئەگەر بۆ شێوازە بواە بەڕاستی ئێستا دۆخی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی کەیا بوو
ئەگەر بۆ شێوە بواە پەرلەمانی کوردستان بۆ ئاراستیانەوە و هێزووی لایەنە سیاسیەکان بۆ شێوەیە ئێستا بۆ دوورە پەرێزیە نەبووە ئەوەی کە ئێستا بۆتە هۆکار بۆ تێکدانی ئاشتەوایی لە هەرێمی کوردستانە بۆ تێکدانی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان بەڕاستی پرسی سەرۆکایەتیە بۆ هۆکار بۆ بەخستنی پەرلەمانی کوردستان لە کاتێکا پەرلەمان بەکاری ئاسایی یاسایی خۆی هەستا بوو بۆیە ئەو بڕیاری ئەنجومەنی شورا بڕیارێکی زۆر نایاساییە هەر لە سەرەتای ئاراستەکردنی ئەو نووسراوە لەلایەن جێگری سەرۆکی پەرلەمان ئەوە بەڕاستی ئەو شتارێکی نایاسایی بوو چونکە پێویستەکە لە کاتی بوونی هەر خلافێ لەسەر یاسایەک ڕاستەوخۆ سەرۆکی ئەو دوو دەستگایە کار لەسەر ئاراستەکردنی نووسراوەکەن لە کاتێککە ئەو نووسرا لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە ئاراستە نەکرابوو لایەنی دووهەم بڕیارەکانی ئەنجومەنی شورا ڕاوێژکاریە نەک ئیلزامی بەتابەتی لەو پرسەیشا پرسی ئەوان نەبوو وەکاری ئەوان نەبوو بۆیە جاریکە هیوادارین ئەنجومەنی شورا کار لەسەر پاراستنی سەروەری یاسا بکەن و ئەگەر بگەڕێنەوە بۆ مەحزەڕەکانی ئەنجومەنی شوراژ و ئەندامانی ئەنجومەنی شورا ئەبینین کە ئەوانش خلافە بۆ لە نێوانیانە هەموو ئەو بڕیاری کە لە ئەنجومەنی شوراوە دەرچۆ بڕیارێکی ئیجماعی نییە بەڵکو هەندێک لە ئەندامان پێچەوانەی ئەو بڕیارە هەڵوێستی یاسایی خوانیان هەبووە. بەڵێ تەلارخان ینی پێشتر ئەنجومەنی شورا ئەم بڕیاری دەرکردووە کە خۆت ئاماژە پێکەی بڕیارێکی نایاسایی بووە پێش ئەوەی پەرلەمان پەک بخرێ ینی پەرلەمان نەیتوانیوە لێپرسینەوە لەگەڵ ئەنجومەنی شورا بکە بۆ ئەم مخالفەی یاسایی ئەم سەرپێچیە بەداخەوە ئێمە کارمان لەسەر ئەوە کرا بەڵام هەر لەگەڵ ئەوەی کە بڕیار بوو بە ڕاگەندە لە پەرلەمانی کوردستانە کار لەسەرەوە کرێ و بە بڕیارێکی یاسایی لە پەرلەمانی کوردستانە کار لەسەرەوە کرێ بەڵام ئەوە بوو بینیمان کە پەرلەمانی کوردستان پەکخرا ئەگینا پەرلەمانی کوردستان کاری لەسەرەوە کرد بۆ پێی کە ئەنجومەنی شورا سەر بۆ وەزارەتی دادا و وەزارەتی دادی سەر دەسەڵاتی جێبەجێکردنە ئەویش لەژێر چاودێری پەرلەمانی کوردستانە کارمان لەسەر ئەوە کرد بەڵام بەداخەوە پەکردنی پەرلەمان بۆ پەکردنی هەموو ئەو بڕیارانی کە لە پەرلەمانی کوردستانەوە بۆیە هیوادارین کاری جدی لەسەر ئەو بکرێەوە ئەوەی پارتی دیموکراتی کوردستان لە ڕگای ئەندامەکانیەوە چ لە پەرلەمان چ لە دەرەوەی پەرلەمان کار لەسەر ئەوە ئەکە ئەوەی کە کار لەسەر دوورخستنەوەی دانیشتنی هێزی لایەنە سیاسیەکانەکە کار لەسەر نزیکبوونەوە بکە ئەوش لە ڕێگای کارەکردنەوەی پەرلەمان بۆ پێویستەکە پەرلەمانی کوردستان بە زووترین کارا بکرێتەوە چونکە پەرلەمانی کوردستان تەنها بەکار ناهێنێ بۆ یاخود کار لەسەر دەرچوونی یاسا ئەو یاسانە ناکات تەنها پەیوەندیدار بە پرسە سیاسیەکانەوە بەڵکو چەندین پرسی کۆمەڵایەتی ئابووری داهاتی نەوت ئەمانە هەمووی پەیوەندیدارە کە پەرلەمانی کوردستان کاتی بوو ئێستا ئیشی لەسەر کرێ بەڵام بەداخەوە ئەو پەخستنە بۆتە دادەستێک بە دەستی پارتی دیموکراتی کوردستانەوە کە بە ئارەزوو خۆی کار لەسەر حکوومەت و هەروەها کار بەڵێ تەلا خاندووە پرسیار ینی دوایین زانیاری 6 فراکسیونی پەرلەمانی کوردستان کە یەکێک لە فراکسیونانە فراکسیونی یەکێتیە بەیاننامەیەکیان دەرکردە لە دژی ئەو هەوڵانە کە بە ڕێگەی ئەنجومەنی شوراوە ئەم یاسا درێژ بکرێتەوە لێرەیە ئەگەر وەکو سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکێتە ئەمری واقع و ئەم یاسا بکرێ بە بڕیارێکی ئیلزامی ئەم فراکسیونانەش دانی پیانەنین ینی بارودۆخەکە بەرەو کوێ چێ ینی بارودۆخ هەرێمی کوردستان ئەکەوێتە چ دۆخێکەوە بەڕاستی ئێمە لە ئێستاە هەڵوێستێکی یاسایی و هەم سیاسی خۆمان ئەوەیە کە لە ڕێگەی فراکسیۆنەکانی خۆمانەوە لە پەرلەمانی کوردستان دەنگی ناڕەزاییمان هەبووە بەرامبەر ئەو کارە نایاسایی ئەنجومەنی شورا کاری لەسەرەکە هیوادارین بۆ ئاراستیان نەبێ وەڵامی ئەو نووسراوەی کە لەلایەن جێگری سەرۆکی پەرلەمانەوە بۆیان ڕۆشتووە بە وەڵامێک بێ وەڵامێکی یاسایی بێ کە هەیبەتی یاسا و سەروەری یاسا پارێزێت ئەوە بەشێکی بەشی دووهەمیشی ئەگەر هاتوو وەڵامەکە بە شێوەیەک بوو پێچەوانەی خواست و ویستی فراکسیۆنەکان بوو لە پەرلەمانی کوردستان بەدڵنیاییەوە ئەو کاتە قسەی کەمانە بێ و هەڵوێستی کەمانە بێ چونکە بەڕاستی ناکرێ ئەنجومەنی شورا بە بڕیاری حزبێک ببێتەوە جێگرەوەی پەرلەمانی کوردستان ئەوە دوورە لە هەموو بەکاری یاسایی و کاری یاسایی دیموکراسی کە ئێمە چەند ساڵە هەوڵی بۆ دەدەین ئەوە دوورە لە هەموو ئەو هەوڵانەی لە ئێستا کار لەسەر بە دامەزراوەکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستانەکەین بە ئاراستەیەکا قسە لەسەر دروستبوونی دەوڵەتی کوردی و سەربەخۆبوونی کوردەکە بەڕاستی دەوڵەتی کوردی و سەربەخۆبوونی کوردی بەم شێوازە بۆ ئاراستەیان نابێت کە ئێستا هەموو دەسەڵاتەکان یەک لە دوایەک پەک دەخرێت
و ئەو دەسەڵاتانیش پەکی نەخراوە بە ئارەسێ بەکارێنێت تەنها لە سوود و ویستی حزبی پارتی دموکراتی کوردستان بێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز تەلار لاتیف ئەنداما پەرلەمانی کوردستانی فراکسیونا ئێکەتیە بۆ ڤان ڕوونکردن و زانیاریان.